مامۆستایانی زانکۆ جەخت لەسەر پێویستی ئەنجامدانی ڕیفراندۆم و یەکلایکردنەوەی سارەنووسی کەرکووک دەکەنەوە و ڕەشی دەگەێنن ئەگەر مادەی 140 جێبەجێ بکرایە ئەگەری سەرکەوتنی ڕیفراندۆم لە ناوچە جێناکۆکاندا پارێزراو دەبوو. نەکردنی ڕێفراندۆم لە ناوچە جێناکۆکەکان یان با بڵین ناوچە کوردستانیەکانی کە بە جێناکۆک ناو دەبرێ مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر ئەو ناوچانەوە بەڕاستی بەڕای من هیچ جیاوازیەکی نابێت لەگەڵ مادەی 140 چۆن مادەی 140 لەبار برا و هیچ جێبەجێکردنێکی بۆ نەکرا ئەمیش بە هەمان شێوە بۆ بارەیە ئەڕوات و ئەگاتە ئەوەی کە تووشی مەترسی زۆر گەورە بێ ئەو ناوچانەی هەرێمی کوردستانیان ئەو ناوچە کوردستانیانی کە تا ئێستا نەگەڕاوەتەوە سەر هەرێمی کوردستان. لە ڕاستیدا ئێمە دەبێت ئەو کێشەیە کە هەیە سەبارەت بە ناوچە جێناکۆکان سەبارەت بە ڕێفراندۆم لەو ناوچانە ئێمە وەکو کورد دەمانتوانی بەسوودبینین لەوەی کە لە دەستوردا هەیە کێشەی ناوچە جێناکۆکان یەکلایی بکەینەوە دوای ئەوەی کە ئەم کێشانە یەکلایی کرایەوە ئەوسا بڕیان لەسەر ڕێفراندۆم لەو ناوچانەدا بدرێت کە ئەمە بەڕێی من دەچێتە ئەو بابەی کە ئێمە هەم لە ڕووی دەستوریەوە و هەم لە ڕووی سیاسیەوە دەمانتوانی کە ئەو فشارەی کە ئێستا هەیە بۆ ئەنجام نەدانی ڕێفراندۆم نەکرد لە سەرجەم هەرێمی کوردستان و بە تایبەتتر کە لە ناوچە جێناوەکانە هەیە لە ڕووی دەستوری یەکلایی بکەینەوە. پێویستە ڕیفراندۆم لەو ناوچانە بکرێ بۆی زیاتر ئەم ئەمری واقعە بسەپێنرێت و زیاتر پێویست زیاتر ئەو ناوچانە هەست بۆ بکەن کە لە گەڕاونەتەوە باوشی هەرێمی کوردستان و بەوش بە بەشداریکردنیان لە ڕیفراندۆمە ئەو هەستیان لا دروست دەکرێت خەڵکی ئەو ناوچانە کە گەڕاونەتەوە سەر هەرێمی کوردستان و تەنها لایەنی قانونی ئەوش پێویستە حکوومەت یاریێم بە دیبلۆماسیانە لەگەڵ حکوومەتی ناوەندا بتوانێت زیاتر فشار دروستکات و بتوانێت زیاتر ئەمری واقعە بکات بە کارتێکی زەخت بەدەستیەوە بۆ ئەوەی کە ئەو قانونی مادەی 140 جێبەجێکرێت بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان. بە بڕوایاندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراقیش هەرێم هەنگاوی زیدی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کەرکووک نەناوە و پێشتریشکاری بۆ جێبەجێکردنی مادەی 140 نەکردووە. بە هەڵواسراوی کێشەکانی کەرکووک و چارەسەر نەکردنی کێشەکانی لە بەغا وەکو جێبەجێنەکردنی مادەی 140 وەکو مانەوەی کەرکووک بەبێ هەڵبژاردن لە قانونی مەجالیسی محافەزاتە وەکو چارەسەر نەکردنی کێشەی زەویەکانی کەرکووک و سەرجەم ئەو کێشە یاسایانەی تر کە لە شاری کەرکووک هەیە و لە بەغا بە هەڵواسراوی ماوەتەوە ئەمانە وای کردووە کە بۆ هەر هەنگاوێک کە بۆ چارەنووسی دیاریکردنی چارەنووسی کەرکووک زەحمەتیەکی زۆر دروستە بێ مەسەن بۆ نمونە لەو ڕفراندۆمە ئەکرێ ئەگە چارەنووسی کەرکووک دیاری بۆ کرابواە ڕفراندۆم بە شێوەی گشتی وە کەرکووک بە شێوەی تایبەتی ئاسانتر و ساهلتر ئەبوو. پەکەوتنی مادەی 140 لە ڕابردوودا کاریگەری نەرێنی بۆ سەکۆی پرۆسە سیاسیەکەی کەرکووکە بووە و لە حاڵەتی جێبەجێبوونی بڕگەکانی ئەو مادەیەش زەمینە سازیەکان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمیش لەم ناوچانەدا سانا دەبوو. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن مانەوەی کێشەکانی کەرکووک باڵپەسێدراوی کۆسە بۆ ڕیفراندۆمەش دروست دەکات کەوا بڕیارە بە 25 جەیلول ناوچە جێناکۆکانش بگرێتەوە ئەگەرچی تا ئێستا هیچ ئامادەکاریەک بۆ ڕیفراندۆمە لەم ناوچانەدا نەکراوە. عومەر غەریب، کورتسات نیوز، کەرکووک.